پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ هیچ ڕۆژێک بە هێندەی ئەم دەڕۆژە لە لای پەروەردگار گەورە نییە و هیچ کردەوەیەک تیایدا بە هێندەی کردەوەکردن لەم دەڕۆژەدا خۆشەویست نییە بۆیە فأكثروا فيهن التهليل والتحميد والتسبيح والتحميد أفرمي زور زور لا إله إلا الله تيابكن زور زور سبحان الله تيابكن زور زور الحمد لله تيابكن زور زور لا حول ولا قوة إلا بالله تيابكن زور زور صلواتي تيدابدن زور زور كردوي باشي بعام تيدابكن بإذني پروردگار أجر و پاداشتی گەورە بەدەست ئەهێنی لەلای پەروەردگار بۆیە لە دەستی خۆتی مەدە خۆشەویستەکەم لە دەستی خۆتی مەدە و با کاتەکان بە هەوانتە بەسەر تاتیە نەپەڕێ با کاتەکان بە بێسوود بەسەر تاتیە نەپەڕێ 2 مانگ پێشی ئێستا هەر ئاوا لە ناو مزگەوتدا مامۆسایان بە ئەهلی مزگەوتەکەیان وت کاکە گیان دەشەوی کۆتایی قەدرت با لەدەست نەچێ کردەوەکردن تیایدا زۆر گەورەیە بە تایبەتی شەوی قەدر با تیایدا لە دەستت نەچێ کردەوەکردنی خێرترە لە 1000 مانگ لە 83 ساڵ زیاتر خێرترە بۆ تۆ خەڵکێک گوێی نەدایە و نەیکرد و خەڵکێکیش خۆی بۆ تون کردەوە و کردەوەی باشی تێدا کرد ئێستا ئەو 2 جۆر کەسە هەردووکیان وەکو یەکن ئەویانمان دوێت یەکەی ڕۆشت و کردەوە چاکەکەی بۆ مایەوە ئەویشیان خەوەکەی و ئیسراحەتەکەی ڕۆشت و هیچ سوودێکی پێ نەگەیشت بۆیە لەم دەڕۆژەدا خۆت توندکەرەوە و کردەوەی باشی تێدا بکە و واز لە کۆمەڵێک شتی پڕۆپوچ بێنە بۆ ئەوەی کە ڕەزامەندی پەروەردگار بەدەست بێنی